سەرەتا منداڵات لە نەخۆشخانەی سەنتەری دڵ 2000 قەستەرەی بۆ کرا کە بەنیازەوەی حملیاتی بۆ بکرێت بۆ فەتح سەدر. دواتر لەلایەن دکتۆرەکانەوە فەتح سەدری بۆ دەکرێت لەلایەن دکتۆری هندی کە گوایە دڵی پڕ دەکرێتەوە. دوای نەشتەرگەریەکە پاش 5 ڕۆژی پێمە ناڵێ منداڵەکە دڵی پڕ نەکراوەتەوە. ئێمە هەستان لەگە دکتۆرەکان قسەمان کرد لە پاشەوە کە قسەیان لەگەڵەکەین تادیدی خێزان مەکەن، پەلامار منداڵەکە دەن لە منداڵەکە دەدەن، لە دوایەوە تادیدی خێزان مەکەن پیلی ئەگرن ئەڵێ بیدەنە دەرەوە. دوای ئەوە تادیدی منەکەن لەلایەن خێزان بۆ تادیدی مەکەن ئەڵێ شتێ بکە ئێمە لێ خۆش نابی. دواتر ئەوە لەلایەن دکتۆرەکانەوە ئێمە سکاڵامان لەسەر تۆمار کردوون کە گوایە عەقڵ خۆمانە سکاڵا تۆمارکەین. لە پاش ئەوە کە دەدەینە دادگا سکاڵا ئەچێتە دادگا ئەوانە بە هەر شێوازێ بێ، ئایا بە واستەیە، ئایا بە دەسەڵاتە، ئایا بە پارەیە، ئایا بە هەر شتێک بێ، ئەوانە کێسەکەمە دادێخن. دوای ئەوە لەسەر عەقڵ خۆمان من ئەخەنە زیندان کە باوکی ئەو منداڵم 2000 منی خستە زیندان. دادگا بڕیاریدا کە من هیچ تاوانێکم نییە، بەڵگەی یاساییان نەبوو کە من تاوانبارم. دادگا بڕیاریدا کە خۆیان تاوانبارن مافی سکاڵا مێ لە سەریان سکاڵا تۆمارکەم. ئەگەر وابێ ئێوە دەسەڵاتدارن لەناو هەرێمە لەناو هەموو گەلی کوردستان، ئێوە مافی ئێوەتانی هەموو کەسێ بدەنە دادگا، ئای بۆ ئێمە مافی سکاڵامان یەکە لەسەر دکتۆر تۆمارکەین. ئەگەر وابێ ئێوەش دەبێ بێنە سەرخەت بۆ ئەم کێشەیە، چونکە لەبەر ئەوەی ئێمە سەعاب عەقڵین عەقڵمان پێدراوە لەلایەن دادگا زوڵمان لێ دەکرێت. ئەگەر ئێوەش ئەو زوڵمە قبوڵ ئەکەن ئێمە ناچارین ئەو زوڵمە قبوڵ نەکەین، یان ئەوە تابێتە کێشەی کۆمەڵایەتی یەکەم کەس وە محکەمە دادگا بەرپرسیارە هەر کێشانی ڕووداوەک، دووەم سەنتەری دڵ، وەزیری سەعا، وەزارەتی تەندروستی، پەرلەمان، حکوومەتی هەرێم خۆتان بەرپرسیارن لە هەموو قەزیەکی لابەلاکە ڕوو بدات. پێش ئەوەی ئەو منداڵە گیانی دەرچێ خوا ئاگادارە، دوای گیانی ئەو منداڵە دەربچێ ئەوەی لە دەستمان بێ بەرامبەر بە دەسەڵات ئێمە ئەیکەین.